بۆچی چەپەکان لە کوردستاندا پاشەکشەیان کردووە و چی لە پشتی ئەم پاشەکشەکردنەوەیە. کارکتەرە سیاسیە چەپەکان چ پرۆژەیەکی ئەلمانیان هەبووە بۆ جێگیرکردنی پایەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان. بوونی حیزبی شیوعی لە نێو کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمدا بۆ زەرورەت و پێگەی ئەو حیزبە دەگەڕێتەوە یان شێوەیەکە لە ماکیاشکردنی دەسەڵات و ڕازیکردنی شیوعی لە کوردستان. پێویستیەک هەیە بۆ بوونی وەزارەتی ڕۆشنبیری و ئایا پرۆژەی شیوعی چی بووە لە 4 ساڵی ڕابردوودا بۆ ئەم وەزارەتە؟ کارکتەرە سیاسیەکان لەکوێی دووفاقیدان و ئایا ڕەفتاریان لە ناو ماڵدا هەمانە و ڕەفتارەیە کە لە شانۆی سیاسیدا دەیبینین؟ بارودۆخی چەپەکان لە کوردستان و پێگەی شیوعی و بەشداریکردنی لە حکوومەت و دووفاقی کارکتەرە سیاسیەکان دەبێتە تەوەری ئەم جارەی ژیانی ئێمە بە میوانداری کاوە مەحموود وەزیری ڕۆشنبیری و بەهار عەلی هاوسەری. ژیانی ئێمە شەوی 5 شەممە کاتژمێر 9:05